شێرپەنجەی مەمەک لە ماوەی دووجانیدا گەشتێکی نائاسایی بۆ خانمان. 11مین پێداچوونەوەی خێرا لە تاوەری تەندروستی سمارت ساز دەکرێت لەژێر ناونیشانی شێرپەنجەی مەمەک لە ئافرەتانی دووجاندا. لەم کۆبوونەوە زانستیەدا پزیشکان و پسپۆرانی ناوخۆ و دەرەکی گفتوگۆ و هەڵسەنگاندن دەربارەی شێوازی دەستنیشانکردنی نەخۆشیەکە و گۆڕانکاریەکانی بوارین شانەزانی و شێوازی مامەڵەکردن لەگەڵ نەخۆشیەکە و ڕێگاکانی چارەسەرکردنی دەکەن، وەک ڕێگای نیشتەرگەری یاخود بەکارهێنانی کیمیایی. هەروەها نوێترین ئەو توێژینەوانە دەخرێنە ڕوو کە لە گۆڤارە جیهانیە باوەڕپێکراوەکاندا بڵاو کراونەتەوە دەربارەی شێرپەنجەی مەمەک لە خانمانی دووجاندا. خۆشویستان و ئازیزان، وەکو هەردەم ڕاهاتوین بەوەی کە سمارت هەموو جار شتێکی تازە و نوێمان پێشکەشکات، ئەم جارە لەگەڵ چالاکیەکی زانستیە کە باسێکی تایبەتمەندی سەرەتانی مەمەک ئەکرێ لەگەڵ بوونی دووجیانی و حەملە. ئەم جاریان زۆر تایبەتە بەوەی کە باس لە کۆمەڵێ ڕەهەند و کۆمەڵێک ئەسپێکتی ئەم نەخۆشیە ئەکەین کە پەیوەندی بە نەخۆشیەکە خۆیەوە هەیە، پەیوەندی بە مناڵەکەەوە هەیە، پەیوەندی بە لایەنی شەرعیەوە هەیە و پەیوەندی بە عیلاجی کیمیاویەوە هەیە و پەیوەندی بە نەشتەرگەریەکەوە هەیە. جا پشتیوانی خوای گەورە لەگەڵمان بن و خوای گەورە هەمووتان لە کاتی حەمل و غەیری حەملیشە لەم نەخۆشیە پارێزێ. دکتۆر عەباس تاهر ڕەشید، پسپۆری وەردی نەخۆشیەکانی مەمەک، بەشدارە بم لە 11مین پێداچوونەوەی خێرای تاوەری سمارت کە تایبەتە بە شێرپەنجەی مەمەک کاتی دووجانی. لەم بۆنەیەدا باسی شێوازەکانی چارەسەرکردن و جۆرەکانی نەشتەرگەری کاکرێت لەم حاڵەتەدا. دکتۆرە لانم سپۆری تیشکی مەمکم هەوڵەیەم گرنگی تیشکتان بۆ باسکەم لە دەستنیشانکردن و چارەسەری ئەم نەخۆشیەدا. دکتۆرە چرۆ نەجمەدین، پرۆفیسۆر لە نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون. من بابەتێکم هەیە لەسەر نەخۆشی شێرپەنجەی مەمەک لە ئافرەتی دووجیاندا و هەوڵە دەم لەم ڕۆژەدا بتوانم بە نوێترین و تازەترین زانیاری بگەمەوە بەلاتان و ئیشاءالله هەمووتان هەر تەندروستە بن. هاوکات لە یەکێک لە بابەتەکاندا دید و تێڕوانینی گرنگی ئاینی پیرۆزی ئیسلام سەبارەت بەم بابەتە دەخرێتە ڕوو. من پرۆفیسۆر خالید محەممەد ساڵح، مامۆستای زانکۆی سلێمانی، کۆلێجی یاسا. بابەتەکەی من قسەکردنە لەسەر حکمی لەباربردننی کۆرپەلە لە قۆناغە جیاوازەکانە و بە هۆکارە جیاوازەکان بە تایبەتی بۆ ئەم حاڵەتی کە ئەم توێژینەوانی لەسەر کراوە. ئەم بابەتە کۆمەڵێک پرسیارە و ڕوژێنە دەربارەی ئەوەی کە ئایا تا چەند ڕێگە پێدراوە مناڵ لەبار ببرێ بە هۆکاری نەخۆشی دایک و یان نەخۆشی مناڵەکە خۆی، یا ئەو مەترسیانی کە مناڵ لە ئافرەتێکی دووگیانە دروستیەکە بۆ سەر تەندروستی دایکەکە، و ئایا قۆناغی لەباربردننی مناڵەکە کاریگەری هەیە لەسەر بڕیاری لەباربردنەکە، و ئایا تا چەند ڕێگە پێدراوە کە مناڵ لەبار ببرێ بە پاساو یا بە هۆکاری نەخۆشی جا نەخۆشەکەی خۆی بێ یا هی دایکی بێ. من هەوڵە دەم لەم بابەتی خۆما وەڵامی ئەم پرسیارەنە بخەمە ڕووی ئینشاءالله. لە بەرواری 19 2023 لە هۆڵی کۆنفرانسی تاوەری تەندروستی سمارت کاتژمێر 8:15 سەر لە بەیانی. سمارت وەرچەرخانە.